دوایی دەرچوونیشیان لە سووریا هێشتا دوژنە پۆلیسەکەی داعش باڵا پۆش و ڕووبەندەکەیان فڕێنەداوە. ڕەنگە هۆکاری بەردەوامبوونیان لە پۆشینەوە جلوبەرگانە زیاتر خۆشاردنەوەیان بێت لە دەست و پەیوەندیەکانی داعش کە بە گوتەی خۆیان دایانەوێت بیان کوژن. ئەم دوژنە بەر لەوەی بەرەو تورکیا ڕابکەن ئەندامی لیوای خەنسای سەر بە داعش بوون کە یەکەیەکی پۆلیسی ژنانە و کاری ناچارکردنی ژنانە بەو یاسایانەوە کە داعش دەری دەکات. کاتێک دەمانویست بهێنین دەیویست ڕابکات ئەوەش سزاکەی جەڵد بوو 6 جەڵدی لێ دەدرا بەڵام سزای جلوبەرگ ئەوانەی کە ئابایان نەدەپۆشیان پێڵاوی پاژنەبەرزیان لە پێدەکرد ئەوە سزاکەی 40 جەڵد بوو. بۆ نمونە لای ئێمە لە ڕەقە ژنە بەتەمەنەکان جلی عەرەبی لەبەر دەکەن تەنانەت بۆ ئەوانەش فشاریان دروست دەکرد جلی شەرعی بپۆشن لە کاتێکدا ئەوان بەتەمەن بوون و هەندێک جار دەیانهێنان و جەڵدیان لێدەدان. ئەم دوژنە دڵنیان کە چەکدارانی داعش لە نێو تورکیاش بەدوایانەوەن بۆ ئەوەی بیان کوژن چونکە جگە لەوەی کە دوو پۆلیسی داعش بوون هەروەها شوویان بە دوو چەکداری داعشش کردبوو. شوم پێکرد لەبەرەوەی هەر ئەو لەبەردەست بوو ڕەوشەکەش نالەبار بوو زۆربەی کاتەکان لە ماڵی باوکم دەمامەوە لەبەرەوەی نەدەگەڕایەوە مامەڵەی لەگەڵم ئاسایی بوو بۆ ماوەی 2-3 ڕۆژ دەهاتەوە دواتر دەچووە ئیدی بۆ جۆرە بوو تا ساڵ تەواو بوو لەوانەیە کۆی بکەیتەوە بە هەموویەوە مانگێک نەمبینیوە. دواوە دایکی ئەوس بەر لەوەی لە ڕیزی لیوای خەنسای داعشدا دەست بەکار بن 4 هەفتە مەشقیان پێکراو و ئەرکیشیان دانانی خاڵی پشکنین و چاودێریکردنی ژنان بووە لە شاری ڕەقەی سووریا موچەی ماگانەشیان تەنیا $104 ئەمریکی بووە.